باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین ئەویش باز لە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکانی خەمۆکیەکەین لە لای ژنانی دووگیان لە کاتی دووگیانەکە و لە دوای لەدایکبوونی کۆرپەکەیان با بزانین بۆچی ژنان تووشی ئەم خەمۆکیا بن لە قۆناغەکانی دووگیانی و دوای دووگیان بوونی ژەمە پەیوەندی بە چیەوە هەیە یاخود مەرجە هەموو ژنێک لە دوای یاخود لە قۆناغی دووگیانی یاخود لە دوای دووگیان بوونی تووشی خەمۆکی بێ یاخود نا کاتەکەی چەندێک ئەخایەنێت ئەو کەسە یاخود ئەو خانمە ئەتوانێت وا بکات کارێکی لەو شێوازە بکات کە تووشی ئەم خەمۆکیە نەبێت ئەمان و کۆمەڵێک پرسیاری تر ئاراستەی زۆر بەڕێز دکتۆر ماکوان محەممەد عەبدولکەریمەکەین کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەروونیەکانن ئێستا بە خۆشحاڵ و لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لەبێ بەیانی باش سڵاو لە ئێوە ژیانتان باش زۆر سپاس بۆ تۆ دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با باسێک لەوە بکەین نەخۆشیەکانی خەمۆکی مەبەز لێی چییە؟ نەخۆشیەکانی خەمۆکی لە کاتی دووگانیە پێش مناڵبوون و پاش مناڵبوون ئەتوانم بڵێم سێ جۆرە یەکەمین جۆریان پێوترێ دڵتەنگی ئەتوانم بڵێم یەکەمین جۆریان نەخۆشی نییە بەڵکو دیاردەیەکە لە 150 بۆ 80 ئافرەتە تووشێ بە تایبەتی ئەگەر یەکەمین حملی بێت ئەو کەسە هەست بە دڵتەنگیەکە بە خەوزرانێک ئەکا بە زوو هەڵچوون و تووڕەبوون تەنانەت ئەم نیشانە زۆر ئاسایە خۆی پێویستی بە هیچ ناکە خۆی چارەسەرەکرێت جۆری دووەمەوەی کە زیاتر تەرکیزێکی لەسەرا پێوترێ نەخۆشی خەمۆکی ئەمانە مجموعی نیشانی زیاتری تایە دڵتەنگی هیچ شتێ دڵی خۆش ناکە تەنانەت مناڵەکەی کە لەدایک بۆ دڵی خۆش ناکە تێکچوونی خەو تێکچوونی خواردن هەست بە تاوان خۆ بە کەمزانین بیرچوونەوە و کەمی تەرکیز وای لێدێ لە کۆتای ئەگەر هەیە دوعای مردن کات و بیرۆکەی خۆکوژیشی بۆ بێت دیاردەکەی یەکەم دڵتەنگی نابێتەوە کاری ئەوەی دووەمیش یەکەمە پەلە کێشە بۆ دووەم یان ئەمە وەکو قۆناغ وایە ڕوبەڕوێ بێت نەخرە توانین بڵین یەکەم جاکە ئافرەتەکە تووشێ بێت توانی بە دیاردەکە دەست بەکە یاخود لە سەرەتاوە بە خەمۆکیان بە نیشانێکی قورستر مەرج نییە تەواوکەری یەکتری بن حاڵی سێم کتوانێت حاڵێکی دەگمەنە بەڵام زۆر مەترسیدارە هەم بۆ دایکەکە و بۆ مناڵەکەش کە ئەم پێڵین نەخۆشی زوهان یاخود سایکۆسیزی پاش مناڵبوون ئەم کەسە بە تەواوی باری دەروین تێکەچێ و ینی خۆی بە نەخۆش نازانێ و مەترسیە لەسەر خۆی دەوروبەری پێوز بەداخل بوونەکە زۆر باش بەگشتی ئەم سێ نەخۆشیەمانەیە لە پێش مناڵبوون و پاش مناڵبوون زۆر باشە دکتۆر لە پێش مناڵبوونە لە چه قۆناغێکی دووگیانیە ئەو خانمە ئەگەری ئەوەی هەیە کە تووشی یەکێک لە نەخۆشیەکانی خەمۆکی بێ لە هەموو قۆناغێک بۆی هەیە بەڵام بەگشتی تاک و حملەکە دووگانکە بارەوە پێشەوە ئەڕوا ئەگەری توشببوونی زیاتر ئەبێ بەڵام بەگشتی پاش مناڵبوون ئەگەری لە هەموو کات زیاترە بە تایبەتی ئەو 6 هەفتەیەکە پێڵین چلەی پاش مناڵبوو لەو کاتەیە ئەگەری توشببوونی بە هەر کەسێک لەم سێ حاڵتەیە ئەگەرێت تووشی بێت باش تۆ بە ئەم حاڵەتانە یەکێک ڕوون بکەینەوە ئەڵەن بۆ منە بۆ قۆناغی یەکەمی نەخۆشەکە کە ئەڵەی دڵتەنگیە بە تایبەتی لەو ژنانەش ڕۆدات کە یەکەم حملیانە یان یەکەم دووگیامیان یەکەم کۆرپیانە دایک دەبێت ڕۆڵی بەرامبەر پیاو لە ڕووی دەرونیەوە چییە ئەو ژینگەی کە بۆ ژن بخڵقێت بگونجێت بۆی ڕوبەڕووی ئەمە بێتەوە هەر ڕوبەڕوویە بێتەوە پرسیارەکەشم دوونەوە ینی هەرە بێ ڕوبەڕووی ئەم خەمۆکیە بێتەوە یان هەندێک هۆکار هەیە دەتوانێت هەر پێوەی دیار نەبێت هیچ نیشانێک لە ژنەکەدا دەرنەکەوێت ئەو حاڵتی کە باستان کرد ئەو دڵتەنگێ زۆر ئاسای لە زۆربەی ئافرەتە ڕوو ئەدا و ئەتوان لێم دیاردەیە ینی نەخۆشی نییە زۆربەی تووشی ئەبێ کەوتمان دیاردێ واتە پێویست بە چارەسەرێکی فەرمی ناکە فۆرماڵ ناکە تەنها ئەوەیە کە پاڵپشتی بکە ئەوی زۆر گرنگە بۆ هاوسەرەکەی کە لە حاڵتکە تێبگا کە بزانم حاڵتە زۆربەی ئافرەتە تووشی ئەبێەوە نییە بەسە وافرەت توش هەموو زۆربەی تووشی ئەبێ و زۆر ئاسایی و ئەبێ پاڵپشتێکی باش کە بە تایبەتی خۆی پاڵپشتی لێ جۆی لێ بگرێت پێویستی هەیە بۆی دابین بکە بەگشتی ئەمانەیە و ئەبێت دڵی بداتەوە کەم حاڵتە ئاسایە زۆربەی ئافرەت تووشێ بێ و خۆی لە ماوەی چەند ڕۆژێکە بۆ چەند هەفتێکە باش ئەبێ بێ ئەوەی پێویست بە چارەسەرش بکات زۆر باشە دکتۆر هیچ ڕێگایەک هەیە بۆ نمونە خانمان لە دوای لەدایکبوونی مناڵەکان بیگرنە بەر بۆی کە ڕۆبەڕۆی خەمۆکی نەبنەوە بۆ نمونە زۆر کات هەیەڵێ با چواردەوری ئەو خانمە قەرە باڵغکەین بۆ نمونە زۆر کات دایکی خانمەکە یاخود خەسووی زۆر کاتیت هاوکاریەکە لە بەخێوکردنی مناڵەکەیە چونکە ئەم یەکەم کۆرپێتی ڕەنگە زۆر شارەزایی نەبێت ئەمانە تا چەند واکات کە خەمۆکی لەو خانمایە کەمتر بێتەوە ئێمە ڕێگەکمان نییە بلین
وا لەو کەسە بکەیت نهێلین تووشی خەمۆکی بێ پاش مناڵ بوون بەڵام بەگشتە گەر ئافرەتەکە تووشی بوو پاڵپشتی زۆر گرنگە بەتابەتی لە خوشکیان برا لە هاوسەرە لە باوک و دایکە کە یارمەتی ئەو ئافرەتە بن لی تێبگەن کە بزان ئەمە بەڕاستی نەخۆشیانی ئەو ئافرەتە بەگاڵتەوا ناکە نەخۆشیە بێ پاڵپشتی بکەن پێداوستی بۆ دابین کە خزمەتی بکەن و چارەسەر وەرگرە بەڵام ڕێگایەکی تایبەتمان نییە بتوانین کە نهێلین ئەو نەخۆشیە دروست بێت. دکتۆر من جارێکی تێگەڕم و ژینگە لە خێزانێکە بۆ خێزانێکی تر دەوری هەیە بۆ ئەم بارانی کە باسمان کرد بۆ حاڵەتانی کە باسمان کرد بۆ هەندێک ژینگەی خێزان هەیە ڕەنگە بە تاوەتی ژنان ئیتر کە ئەکەنە ئەو ئەگەنەوە قۆناغا پشتگوێ بخێنە لەلایەن پیاوەکانیانە لەلایەن چوار دەورەوە هەندێکڵە دەبە سروشتیە و دیاردێکی سروشتیە و ژنەوە مناڵێ بێ و یعنی ئەم قسانەش زۆر جار هەیە ژینگەیەک بۆ ژینگەیەکی تر دەوری هەیە لەوەی کە خەمۆکیەکەی زیاد کا کەمکە بەڵێ ئەکید دەوری هەیە بەتایبەتی بۆ دیاردەی یەکەم ئەوەی کەوتمان دڵتەنگەکە و بۆ خەمۆکێکە ئەکید ڕۆڵێکی هەیە ئەم ژینگان بۆچی لەبەر ئەوەی ئەم حاڵەتانە زۆر پێویستە هاوسەرەکەی لێ تێبگا کە ئەمە زۆر ئاسایە زۆر ئافرەتە ڕوو ئەدات بەداخۆم زۆرێک لە پیاوان بینم کەم ئەفریقی توش ئەبێت وازانێ ئەو ئافرەتە بەگاڵتە تووشێ بێت یانە بەگاڵتە ئەم نیشانە دەرەکە زۆر گرنگە ئەبێ لەگەر کە سوکاریا قسە بکەین واتە بۆ حاڵت یەکەم دووەم بەڵێ گرنگی هەیە بۆ ئەوەی کە چەنە دەوروبەرێک چەنە لە حاڵکە تێبگەن بەڵام بۆ حاڵتی سێمەوەی کەوتمان حاڵکی زۆر مەترسیدارەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ فاکتەری ماوەی واتە بۆ ویراسە ئەگەڕێتەوە ئەوەی زۆر گرنگە بۆ کە سوکاریا باز بکرێ حاڵەتەکە ئەمە زۆر جا ئەم نەخۆشە بۆتە هۆی جیابوونەوەی خێزان هاوسەر جیابنەوە لەبەرەوە زۆر گرنگە حاڵکە باسیکەین و چارە سەرشیان هەیە هەندێک جار لەسەر ڕەگەزی منداڵ تووشی ئەو حاڵەتانە دەبن یعنی پیا و حەزی لێ بۆ کچی ببێ کوڕێ بێ کچێبێک ئەو بەدەست خوای بێ گومانە دووکی هیچ جیاوازێکی نییە ئەوەش کاریگەری هەیە بەڵێ دڵنیای کاریگەری بە تایبەتی لەسەر حاڵت یەکەم ئەو دیاردەیە زەن بەداخۆمە لە زۆرێک لە کۆمەلگاکەمان حەزیان لە کوڕە حەزیان لە کچ نییە جا زۆر لە پیاوانشێ نازانن کەمە بەدەستی خوایە وازان کە خەتاکە لە ئافرەتە بۆە کوڕی بۆی ترە ئەمەتوان بلێم هۆکارێکە بۆی توشبوونم حاڵەتانە هۆکارێکە بۆ درێژبوونی ئەم حاڵتەش باشنەبوونی ئەم حاڵەتە زۆر باشە دکتۆر پەیوەندی نێوان ئەو دوو هاوسەرە تا چەند کاریگەری هەیە لە سەرەوەی کە ئەو خانمە تووشی ئەم خەمۆکیە بە یاخود تووشی نەبێت چونکە ڕەنگە زۆر کات خانمان لە دوای لەدایکبوونی ئەو مناڵیانەوە ڕەنگە تاکە کەس کە زۆر حەزکەن لێوی نزیک بن ڕەنگە هاوسەرەکەیان بێت مێردەکەیان بێت چەندە گرنگە ئەو لێک نزیک بوونەوەی لە نێوان ئەم دوو هاوسەرەیان لە دوای لەدایکبوونی کۆرپەلە ئەوەی کە گرنگە هاوسەرەکە لە خێزانکی تێبگا کە ئەم حاڵەتە نەخۆشە و پێویستی بە پاڵپشتیە و چارەسەری هەیە ئەم بەداخۆ زۆربەی ئەم پیاوان کەم حاڵتیان تووشە بێ پێچەوانە خۆیان دوورەکەن لە ئافرەتە نایبنە لای پزیشکانە سەردانی پێ ناکەواتە توان بڵێم خەمۆکەکەی زیاتر ئەکات بێ بۆ بین بەپێی توژنەوەکان پێوی کەیبینین ڕۆژانە زۆربەی ئەو پیاوانی کە پاڵپشتی خێزانەکانیان کردبین باری دەرونیان زۆر باشترە بەڵام ئەوانی بەڕێک بە پێچەوانە دژایەتیانەکە یارمەتیان نادە بەعکسەوە ئافرەتەکە بەرەو خراپ بوونە ئەڕوات باشە دکتۆر بەباسی ئەو خەمۆکێشمان کرد کە پاش لەدایک بوون دروستە بێ ئەو کاتە بۆ یعنی منداڵ لەدایک بووە بۆچی خەمۆکی دروست بێ لەم کاتێ پرسیار بێ بەگشتی نەخۆشەکانی خەمۆکی پەیوەندی بە ناڕێکی یاخود تێکچوونی هاوسەنگی هۆرمۆنات لەشی مرۆڤ ئەنجێ مازانانی لە کاتی ئەو نۆمانگەی کاتی دووگانیە ئەم هۆرمۆن بەرزینوزمیەکە پاش مناڵ تابێت ئەو چوار ئەو ببوورە ئەو 6 هەفتەیە لە ناکاو بەرزینوزمەکەی زۆر لە ناکاو ڕوودا وایە وای لێدە ئەم تێکچوونە دەرونیە زۆرتر ڕوئەدا زیاتر پێ ئەزانی ئەمە زیاتر ئەتوان بڵێ ئەمە هۆکارێکی سەرەکیە بەڵام ناتوان بڵێ 100% هۆکارە تەنها بۆ دروستبوون ئەم حاڵەتانە بەڵام بە دڵنیایی فاکتەری بۆ ماوەی واخد ویراسیش ڕۆڵی هەیە بەس ئەوەیە یان هۆکاری تریش هەیە هۆکاری ژینگەیی هەیە ئەمەسم بۆ نمونە کێشەی هەیە لەگەر هاوسەرەکە یاخود نەبوونی هەژاری فەقیر بەڵام بتوانم بڵێم ینی ڕێژەکەی کەمترن بە چاو هۆرمۆنەکە یاخود بە چاو ویراسەکان ئەم
فاکتەری ژینگەی زیاتر ڕۆڵی هەیە لەو دڵتەنگی لەو دیاردەیە کە تووشە بەڵام زیاتر بۆ خەمۆکی آخر بۆ ئەو نەخۆشیە قورسەکەی تر پاش مناڵبوونا تووشە بێ زۆر گرنگ نییە فاکتەری زۆر ژینگەی. باشە دکتۆر ئەگەر خانمێک لە قۆناغی دووگیانیان تووشی خەمۆکی بێت بۆ نمونە لە دوای لەدایکبوونی کۆرپەکەشی ئەم خەمۆکی لەگەڵ یا بەردەوامە بێت یاخود نایمێنێ. نەخۆشی خەمۆکی بەگشتی نەخۆشیەکی درێژخایەنە ئادرن کاتێک ئافرەتێک تووشی خەمۆکیە بێ ئەگەر ئەو حاڵەتە چارەسەر نەکرێ بەگشتی لە زۆربەی ئافرەتە توان بلێم 9 مانگ بۆ ساڵێک ئەخایەنێت دوای ئەوە ئەگەر هەیە باش بێ بەڵام ئەگەری دووبارەبوونی زۆر زیاترە لە ئایندەیە واتە دێت و ئەڕوات بەڵام بە چارەسەر ئەو ماوەیە کەمترە. چارەسەرەکان چین؟ چارەسەری نەخۆشی خەمۆکی حاڵەتی یەکەم ئەو دیاردەیە پێویست بە چارەسەر شتێکی واناکە حاڵی دووەم خەمۆکی چارەسەرمان هەیە بە دەرمان و چارەسەرمان هەیە بە بێ دەرمان لە سەی ڕێژەکەی ئەمێنێ ئایا چەند توندا سن کەسێک وای لاتە بە ئیشی ماڵ نەکەیان خو یاخود وای لاتە نان نەخوا کەم خوێنی توش بەخۆزان کەم خوێنی بۆ دایک و بۆ مناڵ زەرەری زۆرە ئەو کاتێ ئەمە دەست پێکەین بە دەرمان پێوترێ دەرمانی دژە خەمۆکی لێک حاڵەتێ ترشێ حەزەکەم باسی کەمێن پێلین چارەسەر بە تێزووی کارەبایی یاخود بە گەشتکەی کارەبایی ئەمە جۆرێک چارەسەرە بۆ حاڵتانە دانرێ بۆ کەسانی کە مەترسی زۆری هاانێ لەسەر خۆیان تایبەتەوەی کە هەوڵی خۆکوژێدەن بیرۆکی خۆکوژیانیان شتێک بن لە خۆیان بەم چارەسەرکرێت کە پێویستی بە بەنج ئامەکرێ. باشە لە زۆر لە دایکبوونی مناڵ چارەسەر بە دەرمانەکرێ ینی ئەویش بەڵێ چکە ئەم حاڵەتانەوە کەوی کەوتم زۆربەی کاتە 9 مانگ بۆ ساڵێکە خانێز جار بەجار درێژخان زیاترە خانە بەرەوە بەردەوام پێویستی بە چارەسەر ئەبێت. باشە دوای پرسیاری من بۆ ماوەیە ئەم خەمۆکیە گوازرێتەوە بۆ کۆرپەلە خەمۆکی ماوەی دووژیانی و ئەوە گوازرێتەوە بۆ کۆرپەلەکەی گواستنەوەکە چۆنە بێت بەپی فاکتەری ویراسێ بێەوە نیە بابلی وەک ڤایرۆسێ بگوازرێتەوە بەڵام بڵێ ئەگەر هەیە ئەمە توان لە 135 بۆ چی لەو کەسانی کە نەخۆش تووشی خەمۆکیە بن لە ویراسەوە بۆیان ماونەتەوە. دەستەکان خۆش بە دکتۆر ماکوان محەممەد عەبدولکەریم پزیشکی پسپۆری نەخۆشە دەروونەکان زۆر سوپاس دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ پای زانیاریەکانە زۆر سپاسی وادارە بسوودەکەم گیان دەبێت. دەست خۆش بە دوبارە.